بینەرانی ئازیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە ئەم کاتتان باش لەگەڵ هاوڕێ هاوکارم ئاکۆ ئەنوەری لەگەڵتانین بۆ پێشکەشکردنی بەرنمەیەکی دیکە لە بەرنمەکانی ڕاستەوخۆی تەلەڤیزیۆن ڕاوێژ. زۆر خۆشحاڵم کە ئەم هەفتەیە بەشدارم لەم بەرنامەدا. منیش ڕێز سڵاومەیە بۆ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. ئەمڕۆ جمعە 13 جۆزەردانی 1401 هەتاوی بەرامبەر لەگەڵ 3 ژوەنی 2022 داینی. بەڕای هاوڕێ هاوکارم هاوڕەکانی لە خزمەتانداین بۆ پێشکەشکردنی بەرنامەی ئەمڕۆی ڕاوێژ کە هەروەک هاوڕەکانی ئیشارەی پێکرد بە شێوەی ڕاستەخۆ میوانی کۆڕ و کۆمەڵی گەرمی ئێوەی خۆشەویستین. ئەو تەوەرەی کە ئەمڕۆ دامانناوە باسی لێ بکەین ناڕزایەتیەکانی جەماوەری لە ئێران بە تایبەت لە ئابەدانە کە دوای ڕووخانی بینایی میترۆپۆل لە ئابەدان بە کوشتاری دەیان و برینداربوونی سەدان کەس لە خەڵکی ئابەدان کە کەوتنە ژێر ئاواری ئەو بینایەوە دەستی پێکرد و هێشتا کەش بە شێوەی پراکەندە درێژەی هەیە. دیارە ئاگادارن کە ئێوەی خۆشەویستی ژەتوانن لە ڕێگای تۆڕی ئینتەرنەتی واتساپ بە شێوەی ڕاستەوخۆ لە تەوەری بەرنمەکەمان بەشدار بن، پەیام و ڕاو بۆ چوونی خۆتان لەم بارەوە بۆ ئێمە بنێرن، یەک و دەتوانن ڕاستەوخۆش بێنە سەر هێڵی تەلەفۆن و پەیوەندیمان پێ بگرن و لە باسەکەمانە بەشداری بکەن. هاوڕێکانی حوتوی ڕابردوو قەراروا بوو باس لە ڕووخانی بینای مترۆپۆل بکەین، بەڵام لە نهایەتە لە کات کەم هات زۆر بە کورتی ئیشارەمان پێکرد، بۆیە هەر بەرنامەی پێشوو بەڵێنماندا کە لەم بەرنامەش دانیشتین و تۆزێک تێر و تەسەلتر درێژە بەم باسە بدەین. ئامارەکان چۆنن؟ خۆپیشاندنەکان درێژیانەیە هێشتا؟ لە ڕاستیدا ئەوەی کە هەمومان نەزانینەوەسە کە ئامارەکان قەت لە کۆماری ئیسلامیە واقعی نین، یانێ ناتوانین مە فقط بەسەندەکەین بە ئامار و ئەرقامێک کە ئەیداتە دەرەوە. بەڵام ئەوەی کە ئێژن تا ئێستا 38 جەنازەیان دەرهێناوە لە ژێر ئاوارەکان، ئاواری ئەو ساختەمانە 5 دانەیان مناڵن و ئەویچە کە ئێژن نزیکی 150 دانە کرێکار لە ناو زیرزەمینی ئەم ساختەمانە بوون کە ئەو کاتێکە ئەم ساختەمانی مترۆپۆل ڕووخا وەختی نەهار بووە، کرێکاران خەریک بوون لە زیرزەمینی ئەو ساختەمانە نەهاریانە خوارد. بووی ئەو کەسە کە نەهارەکەی بردووە بوویان ێژی من 150 دانە غەزان بردووە بۆ ئەو کرێکارانە و نیم ساعت دوای ئەوە ساختەمانەکە ڕووخاوە و هەروە کەسێکیچ کە لە ئەو بەری ساختمانەکە بووە دقیقەن ئیشارەی کردووە کە وتیە زیاتر لە 100 نەفەر نزیکی 150 نەفەر کرێکار لەو ساختمانانە بوونیانی لە ژێرزەمینی ساختمانی مترۆپۆلە. ئێژن زیاتر لە 60 نەفەریان مهاجر بوون، کرێکارانی ئەم لە ئۆلای ئابادان و یا شوێنەکانی تری ئێران بوون کە بەداخەوە خانەوادەکانیان شاید نەیان زانیە هێشتا لەویەکارەکەن و ئەم چەند ڕۆژی ڕابردووە هێزە سەرکوتگەرەکانی ڕژیم نایڵن کە خەڵک بچێتە نزیکی ساختەمانەکە بە بەهانەی ئەوەی کە ساختەمانەکە خریکە ئەڕوخێ و تەخریبە بێ بۆیە نابێبێن، نە ڕووزنامەنیگارەکان نە ئاکاسەکان نایڵەن لەو دەوروبەرە بنەوە، نە خانەوادەی ئەو کەسانەیە کە لە ژێر ئاوارەکانە ئاواری ساختمانەکە ئامانەسە و فقط خۆدی نیروی سەرکوتی ڕژیم و ئەو کەسانن کە ئاواربەرداریەکەنیانی خەڵکی مەدەنیتیانە و ئێژن کە دەوروبەری ساختمانی مترۆپۆل زۆر میلیتاریزەست، خۆدی شاری ئابادان میلیتاریزەست. خاکبەرداری ئەو بەشەی لە ڕووخاوی بینەکەیانداوە بە قەرارگای خاتمولەندیا کە سەربەسپای پەستەکان بەڵێ دایانەسە بە قەرارگای خاتمولەندیا کە هینی سوپای پاسدارانە، بۆیە
زۆر مەحدودیان کردەسەوە وت ئیشارەم کرد کە نایڵن خەبەرنگارەکانیش حتا لەو منتەقە بن بۆەوەی کە نەکو گۆزارشێک دەرسکە لە ئەم ساختەمانە خۆدی شاری ئابادانیش خۆیمە بینیمان بەر لەوەی کە نیروی ئیمداد بگەیتە ئابادان و ساختمانی مترۆپۆل ئێمە دیریمان کە نیروی ویژە بە سەرکوتگەری ڕژیم بەر لەوان گەیشتە بە ئابادان و ئێعترازەکان کەمەوبیش هەر ئێدامەی هەیە بەڵام کەمتر بووە بۆ ئەوەی کە میلیتاریزایان کردووە بۆ ئەوەی کە هەر تەجەموعی زیاتر لە 3 نەفەر ئیجازە نادەن کە گەورەتر بێتەوە و نیرویکی زۆر ئەواکە لە تۆڕەکومەڵایەتەکان نیشانەدەن و خەڵک فیلم پەخشەکاتەوە نیشانەدا کە نیرویکی سەرکۆتی زۆر ڕژاوە ناو ئابادان و ئیجازەی هیچ نوع ئێعترازێک نادەن. هەڵبەت هاوڕێکانی دیارم ماجەرای مترۆپۆلی ئابادان زۆر لە هەواڵێرەکان تەنانەت خەڵکی خودی ئابادانیش ئەوانەی کە تەمەنیان مەجال بدات بۆیان وە بیرهێنەرەوەی ماجەرای سووتاندنی سینەما ڕقسی ئابادانە کە تایە لەوێش نزیک 600 کەس گیانی لەدەستا کە هەرو کات زۆربەی خەڵکی ئابادان و هەموو ئەو کەسانەی کە لە نزیکەوە باتەوەژە بۆشی کە سەرەتای هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی بوو دەیانزانەی کە کاربەدەستانی کۆماری ئیسلامی لە سووتانی ئەو سینەما و دەیان سینەمایتر لە سەتحی ئێرانە نەخشیان بوو و بۆ ئەوان وە بیرهێنەرەوەی ئەو فاجعەیەکی تر ڕوویدا. ئەڵبەت دیارە مەسلەی ساختمانسازی یا مەسلەی مەسکەن مافیایەکی گەورەی لە پشتە لە ئێران باستەواکەن کە مافیایەکی گەورەتر لە مافیای خودرەوە هەتا ئەگەر لە بەشی مافیای خودرەوە بۆ خۆیان دانیشن بەو خودرەوە بێکەیفیەتانە کە دروستیەکەن و قیمەتەکانیشی ڕۆژانە ئاچێتە سەرەوە بەبوونی ئەوە دەیان و سەدان کەس ڕۆژانە گیانیان لە دەسەدەن لەسەر جادەکان کە بەشێکی هۆکاری بێکەیفیەتی خودرەوە بەڵام لەو لاشەوە لە ڕێگای ئەو مافیایە کە دەستی هەیە کە بەشێکی خۆی سەردە بەشێکی ئەژگار زۆریشی سەردەمدارانی کۆماری ئیسلامی و بەتایبەت بەشی نزامی و دەسەڵاتن وەک سپا وەکو نیروی انتزامی و ئەرتەش و بەقی ئەو نەهادا نزامیانە نەخشیانەیەوە بەشێکن لە خودی ئەو مافیە مەسکەن مافیایەکی گەورەتر لەوە باسڵەوە ئەکرێت کە ساڵانە سەدان ملیارد تومان دەرامەد هەیە بەو مەسکەنە بێکەیفیەتەش کە بەشێک لە ئارشیتێکتەکان یا معماران و مهندسینی ماڵ بە قبرستانهای عەمودی شەبیهیان کردووە. ماجەرای ڕووخانی ئەو ماڵانەی کە بەناو مەسکەنی مێهر لە پشت پرۆژەکەەوە بوو لە کرماشان لە جریانی بۆ مەلەرزەکانە دەیان و سەدان و هەزاران کەس لەژێر ئاواری ئەو ماڵە بێکەیفیەتانە لە کە هیچ ئاعتبارێکی مهندسی و بەڕۆژی علمی ساختمان سازی بەرخوردار نین گرفتار بوون و گیانیان لەدەستا دەیان و سەدان برج ئێستا لە ئێران ساختمانهای گەورە بە هەمان بێکەیفیەتی کە تعدادێکی زۆر لە خەڵکیان ویستکە ئامارەکانی بدەنە دەرەوە بەڵام نادهای سەر بە کۆماری ئیسلامی تهدیدی کرد کە هەر کەسێک ئاماری ئەو ساختمانە ئەو برجە بێکەیفیەتانە بداتە دەرەوە مەسەلەی ئەمنیەتیان بۆ دروستەکەن و تهدیدیان کرد کە هیچ کەس حەقی نییە کە ئەو ساختمانانە بە ناوزەت کا و ناویان لێبەرێ و لە مدیاکانە بڵاویان بکاتەوە. مەسەلەی مەسکەن مەسەلەی نەبوونی علمی مهندسی ساختمان سازی لە پێش بەناسازی لە پێش ساختمان سازی لە ئێرانە مەسەلەیەکە گرفتێکی عمومیە تۆ چاولەکە جگە لەوەی کە بە پێی ئەوانەی کە لەو بارەوە پسپۆڕن و شارەزان ئێران مەساحەتێکی ئێژگار وەسیعی هەیە بۆ پرۆژەی ساختمان سازی بەڵام بەتایبەت لە کەڵان شارەکان لە تاران ئەو هەموو خاکە ئەو هەموو زەوی وزارە هەیە بۆ پرۆژەی ساختمان سازی بەڵام
لە ناو خودی تارانە تەجەمع هەیە زیاتر ئیسفادە لەوەکەن ساختمان هەی بێکەیفیەت بە قیمت هەی کەلان ئەفرۆشن و عاقبەتەکەشی ئەوە بوو کە لە مترۆپۆلا چامان پێکەوت بینیمان کە ئەوەی خۆت باست کرد نزیک 38 کەس تایسە بە پێی ئامار لەژێر ئاوارە گیانە لە دەستاوە دەلارێکی زۆری شێچکار نەدۆزراونەتەوە ئەو 150 کاریگەرەشی کە خۆت باس لێ کرد هێشتا نادیارن سەرنەویشیان معلوم نییە هەر لەژێر ئاوارە هیوادارمان نەبێت بەڵام دوای ئەو هەم دەڕۆژ نزیک دەڕۆژ زیاترمانەوە لەژێر ئاوارە سەختە ئینسان ئومیدی ئەوەی ببێت ئەوە پێشبینی بکات کە ئەمانە گیانی سلامت بە دەربرن. هاوڕێیاکۆ ئیشارەتان کرد بەوەی کە نەبوونی عیلمە نەبوونی عیلم نییە ئێران بۆشن بە لە حازی علمیەوە زۆر پیشرەفتەیە یعنی کەسانێکی مهندسینێکی ڕاوشێرسازی زۆر باشمان هەیە بەڵام دلیلی ئەسلی ئەوەسە کە ئەو کەسانە کە ئەم مەسئولیەتیانە بەڕۆحدەگرتووە ناتەوانن مەسەڵەن ئیسا هەر یەکێک لە مەسئولینی شەهرسازی خودی ڕژیم ئاماری گرتووە کە تقریبا 127 دانە بۆرد شەبیه مترۆپۆل فقط لە شاری تارانێک علی ڕەزا زاکانی شەهرداری تاران زۆر بەری خواردووە پێوە چێ واکۆنشێک لەوە باشتر کە منێک لەو حیتا هیچ عیلمێکم نییە هیچ تەجروبەیەکم نییە ئیسە بووم بە شەهرداری تاران چه واکۆنشی باشتر کەم مەسئلە بکەم بە ئەمنیەتی وەڕواکە هاوڕێیاکۆ ئیشارەی کرد وتیە ئەمە هیچ منبەیەکی علمی و دەقیقی نییە ئەوە ئەو کەسانێکە هەمچین ئامارهایەک پەخشەکەنەوە مەسەڵەن ئیسا حەدیاقا لە 127 دانە بەنا هەیە لە تارانە کە شەبیهی مترۆپۆلە و احتماڵی ریزشی هەیە ئەوە وتیە کارێکی ئەمنیەتیە بۆەوەی کە خەڵک بترسن حتا پێگیری چی نەبن هەتا ئەو کەسەی کە زۆر بەباشی ئەزانەیە کە ئەمە واقعیەتە بەڵام لە ترسیەوەی کە بەرچەسپێکی ئەمنیەتی لێبن نەچی بە دوای ئەوە سەرنەوشتی کرێکارەکانیش ئەگەر ئێمە لە شەبەکە مەجازیەکانە ئەگەر لە بیرمان بێ ئەوەڵ ڕۆژ و دووەم ڕۆژی ڕوخانی مترۆپۆل کەسانێکی زۆر هاتبوون کە ئەیانوت ئێمە برامان یا کەسوکارمان لێرەیەوە کرێکارە وە خۆدی عەبدولباقی تەلێفۆنی کردووە وە کەسانێکە دۆروبەری عەبدولباقین وەزانیانە وتیانە پایەکانی ساختمانەکە خەریکە ئەلەرزن وە قاویان کرێکارەکانیان قاو کردووە بۆیە بوونی ئەو کرێکارانەوە ئەوەی کە خەڵکیش لەو دۆروبەرە بووە قەتعاً دقیقە ئەلبەت ئامارێکی دقیق کە بێژی 150 نەفەرن نییە ئێژن حدیاقل 110 نەفەر بە حدیاکسە 150 نەفەر بەڵام ئەو کەسە کە نەهارەکەی بردووە قسەی کردووە وتیە من 150 پۆست قەزان بردووە بۆ کرێکارانێکە لە تەبەقەی دووەمی ژێرزەمینی مترۆپۆلا بوون ئەوە واقعانی جەمە ئەتوانین بێژین باتەوەجو بەوەی کە لە ئێرانە زۆر لەو ساختمانانە هەیە نەتەنیا لە تاران نەتەنیا لە ئابادان نەتەنیا مەسکەنی مهری ئێران کە لە ئێرانە بە ئۆحدەیەکەوە لە دۆرەی ئەحمەدی نێژاد ئەدەسی پێکرد کولەن ساختمانسازی سەبووە بە ڕاند و ڕاندخاری ئەوەی کە ئەو کەسانێکی دەستیان لە دەوڵەتە ئاچیسە لە ئۆستاندارەوە بگرە لە شەهردارەوە بگرە لە فەرماندارەوە بگرە هەموو ئەوانە مۆجاویزهایەکی غیرقانونی چ بۆ مەساڵەحی چ بۆ ساخت و سازێکی فرە مۆجاویزهایەکی غیرقانونیان پێدەن ڕاستە بەڵام مەبەست لەوەی کە علمینین ئەوان ئیسفادە لە علمی نوێی ساختمان سازی ناکەن چونکە هەزینە بەردارە زیاتر ئەوان بۆ ئەوەی کە گرفانیان کەڵەکە بکەن لە پۆڵ و لەسەر گیان و ماڵ و ژیانی خەڵک پۆڵێکی زیاتر بەدەستێنن لە ئیمکاناتی مهندسی یا لە وەسایلی ئەبزارالاتی نوێی ساختمانسازی استفادە بکەن بۆ بیناکان کەیفیەت و ئستحکامی ماڵەکان زیاتر مەدینەزەر نییە زیاتر چوارچێوەیە کە سازکردن بۆ پۆڵێکی کەلام فڕۆشن ئەگەر ئەم چوارچێوە لە مقابل
بۆ مەلەرزە لە مقابل باران و تۆفان و ئەوانە هیچ ئێستحکامیشیان نەبێت بۆیان گرنگ نییە. سەرانی کۆماری ئیسلامیە لەم ڕۆژانەیە ئامارێکیان داوەتەوە کە چەندانە نمونە لە ڕۆژانی یا لە ڕووخانی ساختمان هاوبەرچای ئوروپایی و ئەمریکایی لە وڵاتانی پێشکەوتوی سەرمایه‌داری مستال لێنەوە و توانە ئەمە زۆر بزرگنەمایی نەکەن. ئەمە اتفاقێکە کە لە هەر وڵاتێکی دنیا ئیمکانی هەیە بکەوێت، بەڵام ئەمە لە حاڵ خەڵک و بینەرانی ئێستا ئەم بەرنامەش پاشەدانن. ئەمە درۆیەکی ئێژگار گەورەیە، لە هەر حاڵ کاربەدەستانی کۆماری ئیسلامی خۆشیان باش دەزانن کەیفیەتی ساختمانسازی و مەسکن لە ئێرانە بە بەراورد لەگەڵ وڵاتانی پێشکەوتووی سەرمایه‌داریش غیرە قابلی قیاسە. ئەو بۆ مەلەرزەیەکی چکۆلە لە مەقیاسێکی زۆر کەمتر لە 3-4 ڕێشتێریش ئەگەر لە ئێرانە بێت خراپەهایەک ببارێنێ، بەڵام بە هەمان ئەندازە گەورەتریش لە ژاپۆن دێت و هیچ کەس برینداریش نابێت تەنانەت ئەوە ساختمانەکانیش ناڕۆخێن، چونکە بە پێوەی کە ئێران وڵاتێکی زلزلەخیزیش بە حساب دێت کەم تەوەجوهی بەو مەسەلەیە بێ حەد زۆر دەکرێت ئەسڵ مەدەنی زەر ناگیرێ لە پرۆژەی ساختمانسازی و ئەوانەیە. جگە لەوەش ساختمانە بێ کەیفیەتەکان ئەوە لە هەر حاڵ ئەو لە جێگەی خۆی کە هۆکاری قوربانیدانە بەشێکی زۆر بێمەسکەنن، کارتۆن خەوی گۆڕخابی یا لە ناو قەبرستانەکانە خەوتن، پشتیبان خەوتن، حەلەبی ئاوازنەگیکردن، بێخانومانی لە ئێرانە لە وڵاتێکی ئاوا دەوڵەمەند لەباری وسعەتی جوغرافیاییەوە بەپێی جەمعیەت و لەباری ئەو هەموو زەخایری نەوتیەوە زەخایری ژێرزەمینیەوە دەوڵەمەند هێشتا لە وڵاتەیە سیمایەک لە فەقر و لە نەداری و بێخانومانی دیارە بەسەرە وڵاتەیە. ڕووکوتم زۆر کەسەوەتان لە ناو قەبرستانەکان ئاشەوانە ڕۆژەکەنەوە لەسەر پشتیبانەکان لە گۆشە و کەناری خیابانەکان لە حەڵەبیاوەکان کە بە شێوەیەکی ئێژگار نیشان لە فەقر و هەژاری ئەو خەڵکەی ژێردەسەڵاتی کۆماری ئیسلامیەدا. لە هەر حاڵ ئەمانە هەمووی هۆکارن بۆی کە خەڵکی ئابادان ناڕازیە. هاوڕێ سیروس پامێکی نردووە لە ڕێگای فەیسبوکەوە، بینەرانی جاگادار بکەینەوە کە جگە لە ڕێگای واتساپ لە ڕێگای فەیسبوک ئەتوانن پەیام و بۆچوونەکانی خۆیان بنێرن. نووسێتی لەژێر بیانوویەکەوە لەژێر هەر بیانوویەکەوە یانەوێ فریوی خەڵکی فەقیر و هەژار بدەن لە ئێران و ئەوەی بۆیان گرنگیە گیان و ژیانی خەڵکە. بە وەزیەتە کە لە ئێرانە باسم لێ کرد، وەزیەتی بێکەیفیەتی ماڵ و مەسکەن و مەسەلین بیناکان و ئەمانە، یعنی تەنیا ئەلتەرناتیوی کۆماری ئیسلامی بۆ ئەوە یەک ئەوەیە کە لە جەرانی ناڕەزایەتی بوون بۆ بێکەیفیەتە خەڵک سەرکوب بکە، فەزا ئەمنیەتی بکە، پۆلیس و دام و دەستگای سەرکوبی خۆی و ڕێژێن سەر خیابان خەڵک تادید کە قبوڵی وەزیەتە بکەن. جگە لەوەش لە ئاین و مەسایلی ئاینی ئیسفادە ئەکات بۆ دژایەتیکردن لەگەڵ هەر بەڵایەک کە بۆ هەموو وڵاتانی دنیا ئیمکان پەزیرە بێت، وەکو بۆ مەلەرزە، وەکو ئەم ڕیزگەردانە، ئەم تەپ و تۆز و خۆڵبارینە، کڕۆنا، تەنیا وەسیلەیە کە ئیسفادەی لێەکەن دوعا و لە مزگەوت دانیشتنەکان و دەست لە ئاسمانکردن بۆی کە دووریان خۆیان هیچ نوع پرۆژەیەک هیچ نوع ئیدەیەکی نوێ بۆی کە ئەم بەڵایەنە ئەگەر بێت لانی کەم خەساری کەم بێ نیانە لە بەرنامەیانە نییە، نەگەوەی کە لەبارەی علمی و مەوجود نەبێ. وتم لە وڵاتانی پێشکەوتوی سەرمایه‌داری بەکاریهێنن و کەمترین و بە حەدی عەقەلی خەسار، مەسەلەن مەسەلەی ڕێگەوبان و مەسەلەی جادەوبان و کەیفیەتی ماشین ئێستا لە وڵاتانی پێشکەوتوی سەرمایه‌داری شتێکە کە حەل بووە، تا حەدێکی زۆریش تا دەرەجاتێکی زۆر ئەم مەسەلەیە بۆیان لە ڕێگەهای علمیەوە ئازمایشی ساڵانەی ماشین، کەیفیەتی ماشین، تەواوی ئەوانە
بەڵام لە ئێران بە دەلیلی وتم ئەو مافیای اقتصادیە ڕاندخارە و بە معنای عامیانە دزە ناهێڵێت ئەو بوارە بەرەو پێشکەوتن بچێت و خەڵک لە ئەمنیەتێکی باشتر و لە ژیانێکی ئاسوودەتر بەرخۆدار بێت. بە هاوڕێیاکۆ ئیشارەتان کرد بەوەی کە ماڵەکان ئەڕوخێ هەر ئەمڕۆ بەیانی لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە ڤیدۆیەک بڵاو بووە لە مەدرسەیەک لە هۆرمۆزگان پێم وایە هیندوێکە بووە کە سەقفی مەدرسەکە ڕووخابوو بە مناڵانی دەبێستانی لە مەدرسەیەک لە هۆرمۆزگانە و ئەو مناڵانە زۆر ترسا بوو و ئەمە ئەوەڵین ڕانیە کە لە ئێرانە ئاوا اتفاقاتێکە قۆمێ خۆزگە فقط مافیای مەسکەن بواە مافیای خۆدرۆ بواە ئێمە ئەو بەرنمەکەی هاوڕێیاکۆی شارەی کرد کە مافیای دارومان هەیە هەموو خلاصە هەموو ئێران بووە بە باند و باندبازی و مافیا و مافیابازی و کۆماری ئیسلامی لە ڕۆژێک کاکە هاتە سەرەوە چۆن خۆی بە باشی ئەیزانی کە ئینتخابی خەڵک نەبوو و ئەو بە زۆر هاتە سەر کاروە حکوومەتی بە زۆر و بە خوێن و بە زیندانکردنی و زیندانیکردن و بە ئیعدامی مخالفەکانی دەستی پێکرد بوویە هەر لە سەرەتاوە تایسە بە باشی ئەزانێ کە خەڵکی ئێران هیچ کات ئەویان قبول نەبووە گەرەکیان نەبووەوە بە فێڵ و بە درۆ هاتە سەردۆر و لە توولی ئەم هەموو ساڵات تەنیا شتێک کە مهم بووە بۆی ئەوەی بووە کە گیفانەکانی خۆی پڕکا حسابەکانی لە بانکەکانی ئەم لە ئۆلای دنیا پڕکا مناڵەکانی بنێرێ بۆ ئەم کشور و ئەو کشور بە ئەوەی کە ئێمە بینین بە ناوی ئاقازادەکان لەم وڵات و لە وڵات چۆن ژیانەکەن و خەڵکی ئێران چۆن ژیانەکە بۆ تیکەیەگنان ئەبێ بێنە سەر خیابانەکان و دەنگیان بەرزکەنەوە ئەوان بیانگرن و بیان خەنە گۆشەی زیندان و ئەنواوە قسامی پەروەندەیان بۆ دروست بکەن ئەمە فقط مافیای مەسکەن نییە خودی کۆماری ئیسلامی بنەمای هەرەوەسە بۆیە ڕێگە چارەیەکی نییە بۆ ئەوەی کە ئەگەر تووفانێک بێت ئەگەر سەیلێک بێت ئەگەر زلزلەیەک بێت واقعاً کەمترین کۆشتەوە کەمترین تەلەفات بە چۆن لە تووری هەموو سابقەی حکوومەتی و تا ئێستا لە بیریەوە نەبووە کە ڕێگە چارە نیشان بە فقط لە بیریەوە بووە کە چۆن زۆڵم لە خەڵک بکە تەلەفۆنمانەیە بینەرە کاتە سەرخەت تەماسەکەی بڕا من هەوڵەدەم وەستی بکەمەوە جارێکی تر فەرمو بەخشە بۆیە ێژم هیچ ڕێگە چارەیەکی نییە کۆماری ئیسلامی واقعاً لە تەوانیان نیە کە ڕێگە چارە ئەو لە هەموو شوێنێکە چ لە سەدحی جیهانیە تەحریمە لە ئێرانە ناڕازین خەڵک ناڕازیە خەڵک برسیە هاوڕێیاکۆ ئیشارەی کرد گورخابی پۆشتێبامخابی ماشینخابی ئۆتۆبوس ئیسە لەناو لە ئێرانە ئۆتۆبوسەکان بەشەوە ئەیدەن بەکرایە بۆ ئەوەی کە خەڵک لەناو یانە بقەفێ و هەدیاقل شتێکی لە بانسەر یابێ و ئێمە بینیمان کە چەنێ ئاماری گورخابی کە لەناو قەبرستانەکانە هەیە چەنێ ها لەسەرۆ چەندێک ئاماری بێخانەمان ها لەسەرۆ دەرحاڵێکا ئێمە بینین هەم لە ئەکسەری شارەکان ماڵهایەکی زۆر هەیە خاڵیە و بەخاترەوەی کە کراماڵ زۆرە بەخاترەوەی کە ئەو خەڵکە ناتوانێ ماڵێک بەو گرانیە بگرێ ئاماری کراماڵ زۆر زۆر چووەسە سەرۆ و یا ئینکە ساحب ماڵەکە کراکە باتە سەرۆ مەجبورە بەرۆ حاشیەی شارەکان بچێ مەجبورە بۆ حاشیە نشینی و زاغە نشینی و حەڵەوی ئابادەکان بچێ ئێمە مەسکەنێکی زۆرمان ماڵهایەکی زۆر و ساختمانهایەکی زۆرمان هەیە لە هەموو شارەکانی ئێرانە کە خاڵین بەڵام داوای شتی کراهایەکی زۆرەکەن و ئەمە بووە بە هۆی ئەوەی کە خەڵکێکی زۆر ئیسە بێسەرپەنا بێت فقط بە خاتر تەمایەکی زۆرێکە سەرمایەدارەکان هەیەە بەڵێ هاوڕەکانی بینەرێکمان لە شاری شنۆوە پەیامی بۆ نردوین ئەڵێت کە ماوەیەکی زۆرە زیاتر لە هەفتەیەەکە
کاربەدەستانی کۆماری ئیسلامی هێزێکی زۆری ئەمنیەتیان ڕژانوتە مەدرسەی ئاوایی دێشەمس و شەوانە دەی شەو بۆلاوە هاتوچووکردن لە ناو ئاواییان قەدەغە کردووە و ئەمە بۆتە هۆی ئەزیەت و ئازار و باری گوزەرانی خەڵکی لە ئاوایی دێشەمس ناخۆش کردووە. زۆر سپاس بۆ بینەرە لە شاری شنۆ. نازانم هۆکاری ئەوەی کە کۆماری ئیسلامی ئەو خەڵکی ڕژانوەتە ئەو ئاواییە چییە، بەڵام ئەوەی کە ڕاستیەوەی بینین ئێستا لە زۆربەی شارەکانی ئێران و بەتایبەتی لە ئابادانیش سەرچاوەکەیەتی کۆماری ئیسلامی لە مانەوەی خۆی نیگەرانە لە وتیشمان لە قزی ئەم کێشەی مەسکەنە باسمان کرد. هیچ پرۆژەیەک هیچ فکرێک بۆ باشتربوونی ژیانی خەڵکی لە بەرنامەیە نییە و ناشتوانێت ئەو سیستەمە ئەو لە دەسەڵاتە حکوومەتیە ناتوانێت مژدەهێنەری ئازادی بێ، ناتوانێت مژدەهێنەری خۆشی بێ، ناتوانێت پرۆژەیەکی ئەقتصادی باشی نییە بۆ باشکردنی گوزەرانی خەڵک بە دلیلی ماهیەتی دەسەڵاتەکەی ئەوەی ئیجازە پێ نادا. نەوعێک لە دەسەڵات حکومڕانیەکەت کە جگە لە ناخۆشی، لە ڕەشپۆشی، لە گریان، لە ئەزیەت و ئازار لە تووری 44 ساڵ لە ڕابردووی دەسەڵاتی خۆشیە هەمووی بە تەجروبە کراوە و خەڵکی ئێران زۆر بەداخەوە لە تووری ئەو چوار زیاتر لە چواردەیە تەجروبەی کردووە، جگەلەوە هیچ ئەرمەغانێکی بۆ خەڵک نەبووە. بۆیە تەنیا وەسیلەیەک بۆمانەوەی خۆی هەیەی ئیجادی فەزای ڕوعب و وەحشەت و سەرکوب و ئیعدام و شکنجە و زیندانیکردن و تەواوی بەرنامەکانی بۆ ئەوەی کە خۆی لە دەسەڵاتە بێنێتەوە ئەوانەیە. لەوانەیە بەشێک لەوەی کە هێزە ئەمنیەکانی ڕەژانمێتە ئەو ئاواییە بۆ مەبەستێکی ئاوا بێت. بەڵام هیوادارم ئەو دەست خۆش بێت بۆ نردنی ئەو پەیامە ئەو بینەرە. هیوادارم ئەگەر هەواڵێکی زیاتر لەو بارەوە هەبوو یا بزانین هۆکارەکەی چی بێ بینێرن بۆ ئێمە کە لە تەلەڤیزیۆن توانین بڵای بکەینەوە. هاوڕاکۆ ئێشارەمان کرد بە ئاعترازات لە ئابادان و ئێشارەتان کرد بە سینەما ڕێکس. ئابادان یەکێک لە شارەکان بووە کە چەپی زۆر بووە و ڕوحانیەت نەیتوانیە ڕخنەکە کە کاتە ناو ئەو شارە و هیچ جایگایەکی نەبووە. بۆیە لە سەرەتای سەرکارهاتنی کۆماری ئیسلامی هەر بە شوێن ئەوە بوون کە چۆن بتوانن زەربەیەکیان لێبن و چۆن بتوانن ڕخنەکەنە ناو خەڵکی ئابادان و بۆیە سینەما ڕێکسیان ئاگردا. و ئێمە ئیسە بە باشی ئەزانین کە خەڵکی ئابادان و شارەکانی خوزستان چۆن زۆر بە ڕۆحیەیەکی زۆر باشەوە ئەچن بەرۆ تەزاهورات و ئێترازات و چۆن ئێترازەکات شعارەکانیان لە ناو ئێترازەکانە مستەقیم خودی ڕژیم هەدەفەگرن، خودی ڕژیم نیشانەیەگرن بە ئەوەی کە مەرگ بەرخامنەیەکەن، ئەوەی کە خەریکن متحدە بن، ئەوەی کە خەریکن شارەکانی دۆروبەری حتا تا تارانی چاتن، یەکسری شارایەکی گۆرە چاتن لە هەمبەستگی لەگەڵ خەڵکی ئابادان هاتنە ناو دەرۆ و حتا ئەکسی خامنەیەیان ئاگرداوە. ئەوەی کە ئابادان ئێمە ئەوە بزانین کە هەر لە سەرەتای سەرکارهاتنی کۆماری ئیسلامی هیچ جێگۆپێگەیەکی چی نەبووە لە ناو خەڵکی ئابادانەوە. ئێمە لە تووڕە کۆمەڵایەتەکانە بینیمان کە ئەمڕۆ ڕئیسی چووە بۆ ئابادان و چووە بۆ بینینی ساختمانی ڕووخاوی پلاسکۆ کە هەرچەند کە خەڵک نەیانتوانیە دیدارێکی وای لەگەڵیان نابیانی بچن بیبینن، بەڵام دواتر لەو ئاخرانەوە فقط لە ناو ماشینە یەک سری خەڵکیان ڕێگەداوە کە بتوانن تەک ڕئیسی ببینین، بەڵام لە دوورەوە شعارەکانیان زدی ڕژیم بووەوە زدی ڕئیسی بووە. چون خەڵک ئیجازەی ئەفوکە خەڵک ئیجازەی حتا ئەوەیچیانە نەداوە بە خەڵکە سوگواریکەن بۆ ئەو ئازیزانیانە کە لەم حادثە
گیانیان لە دەستاوە فقط ئیجازەیان هەیە لەسەر قەبرەکانەوە کاتێککە جنازەکەیان ئەسپەردەکەن لەویە بن و لەویە ئازاداری سوگواریان بۆ بکەن و ناڕەحەتی خۆیان دەرببڕن گەنا ئیجازەیان نەداوە هەتا لە ماڵی چامەراسیمێکی چکۆلەیان بێت وەش بینەرێک پامی نردووە ئەڵێ هەڵوێستی کۆمەڵە و حزبی کۆمونیستێران لە هەمبەرەم اعترازاتە چییە؟ دیارە ئێمە هەم بە ئیتلاعیە هەم لەم ماوەدا لە ڕێگای وتەی ڕۆژ یا سوخەنی ڕووس ئێمە سیاسەتەکانی کۆماری ئیسلامی لە جریانی اعترازات و هەل لە ڕۆژی ئەوڵەوە دوای ڕوخانی مترۆپۆل بە وردی تاقیبی هەموو مەسایلەکان کراوە و وێڕای هاودەردی و هاوخەمی لەگەڵ قوربانیانی ئەو فاجعەیە هەر لە ڕۆژی ئەوڵەوە بۆ هەمووان وەجم لە کۆمەڵە و حزبی کۆمونیست ئێران ڕۆشن بوو کە ئەمە دەست هۆکار و خەتای کاربەدەستانی کۆماری ئیسلامی لە پشتم قەزیەوە ڕۆژانی دواتریش بە شێوەی وردتر هەموو شتەکان لە دنیای میدیاکانە بڵاو بووەوە و معلوم بوو کە دەستی کاربەدەستان لەوانە ڕئیسی نیروی انتزامی ئوستان کە مجەوزی ئەو ساختمانی دا بە حسین عەبدولباقیە ئەو هێڵنگ باقی ناوی ئەو کارگرو هەیە کە ئەو کابرا ڕئیسیەتی ئەوەی کە چۆن پێشتر لە ئاجیل فرۆشیەوە دەستی کردووە بە پرۆژەی ئەم ساختمان سازیە لە هەر حاڵ معلوم بوو کە بەڵێ دەستی کاربەدەستانی کۆماری ئیسلامی لە پشتە ڕق و بێزاری خەڵک بەنسبەت ئەو فاجعەوە جارێکی تر لە ئابادان کە خۆی کانگای ناڕەزایەتیە کانگای دژایەتیکردن لەگەڵ کۆماری ئیسلامی وڵاتێک کە لە هەموو جوغرافیایەک بە ناوی خوزستان کە لە هەموو بوارێکە دەوڵەمەندە لە نەزەر مەنابعی ژێر زەوی نێوانێ لە نەوت و گازەوە هەتاکوونێ مەسەلەی ئاو زۆر بواری تر بەڵام لەژێر سایی دەسەڵاتی کۆماری ئیسلامی خەریکا تەبدیلە بێ بەیەکێ لە فەقیرترین ئوستانەکانی کشوەر مەسەلەی خۆڵبارین مەسەلەی ماجەرای مترۆپۆل و بێکاری فەقر و هەژاری کە بێدا دەکا لەوێ بۆتە هۆکاری ناڕەزایەتی و تووڕەی ئێژگار زۆری خەڵکی ئابادان بەرامبەر بە کۆماری ئیسلامی دیارە لەگەڵەوەشە کە ئەو خوزستان جێگا و شوێنێکی حاصلخیزە بۆ کشاوەرزی وتم مەسەلەی ئاو یەکێک لە وسانە دەوڵەمەندەکانی ئێرانە لە بواری ئاویەوە بەڵام کەمە خەریکە حتا نەخلەکان وشکە بن بە فەزای سەوز کەمە بێتەوە ئەمە بەشێک لە گرفتاریەکانی ئەو خەڵکەیە وتم هەر بۆ هۆکارانە بۆتە کانگای ناڕەزایەتی دژی کۆماری ئیسلامی هەڵوێستی کۆمەڵەش لەم بارەوە ڕوون بوو دیارە کۆمەڵە و حیزبی کۆمونیستێران ئەعلامی هاوپشتیە کات باقی خەڵکی ئێران لەگەڵ خەڵکی ئابادان لە ناڕەزایەتی لەگەڵ ئەو فەراخانەدات بۆ هەموو شار و ئوستانەکانی تری ئێران و تودەهای خەڵک لە ئێران بە تایبەت تەبەقەی کاریگەر کە ئەوانیش بەشێکن لە ئەو خەڵکەی کە لە ژێر حاکمیەتی دەسەڵاتی کۆماری ئیسلامی هەناسی خۆشیان هەڵنەکێشاوە کە لەگەڵ خەڵکی ئابادان هاوپشتی بکەن بەڵام ئەوەی کە بۆ کۆمەڵە و حیزبی کۆمونیستێران گرنگ بوو ئەوەیە کە ئەم حرەکەتە ئێعترازیە ڕێکخراو بێ متەشەکل بێ و ئامانجی دیاریکراوی خۆی هەبێ تەنیا بە تووڕە بوون و هاتنە سەر شەقامی خەڵکی ئابادان ئەوە بە سووتاندن و بە ئاور تێبەردانی چەند بنکەیەکی دەوڵەتی ئەو ئامانجەی کە ئاوات و ئارەزووی هەمومانە ئاوات و ئارەزووی کۆمەڵانی خەڵک لە ئێرانە کە ڕوخانی کۆماری ئیسلامیە لەوانەیە نەپێکێ و بەرعەکسەکەی کۆماری ئیسلامی جارێکی تر هێز و توانای خۆی بۆ سەرکوب و سەرکوتی خەڵک نمایش بدا خەڵک قەتوعام کە لە دنیای تۆڕە کۆمەڵایەتەکان نیشان دراوە کە چۆن ڕاستەوخۆ
ئەو جەماوەرە ناڕازیە بەگولا بەسن و زۆریان لێکوژران و بریندارکردنەوە زۆر یەک لە گەنجانی شارەوانی زیندانەکان ئەوەی بۆ ئێمە گرنگە ئەوەیە کە داخوازیەکان فۆرمولە بکەن مشەخەسی بکەن خواستەکانیان و لە دەوری ئەو خواستانە متشەکل بن خۆیان ڕێکخراو بکەن و باقی جەماوەری خەڵکی ئێرانیش بچنە پشتەوە خواستانەوە کە حرەکەتێکی منەزەمتر ڕێکخراوتر متشەکلتن لە ئاسی سەراسەریە عەلەیهی کۆماری ئیسلامی شکڵ بگرێت لەوانەیە ئابادان هەوێنی بێ یا هەر نقطەیەکی تر مترۆپۆل بێت یا هەر فاجعەیەکی تری ئینسانی ڕووبدات بەڵام گرنگەوەیە کە ئەم حرەکەتە ئاعترازیانە متشەکل و ڕێکخراو بێت عەلەیهی کولیەتی نظام. هیوادارم توانی بێتم وەڵام بەو بینەرە خۆشەویستەمان بدەینەوە کە تا ئێستاش کۆمەڵە و حیزبی کۆمونیستەکان هەر بەروردی ئەوانە تاقیب بکات هەڵوێستی هەیە و ڕۆژانە لە وتە ڕۆژەکان و لە بەیانی و ڕاگەیانەکانی کۆمەڵە و حیزبی کۆمونیستێرانە لە مێدیاکانی ئەمە بڵاو بۆتەوە بەرماڵەکەن. ئیشارەمان نەکرد کە زیاتر لە 630 دانە معتەریز لە ئابادان بازداشت کراون کە زۆربەیان مناڵن و نۆجەوان. بەڵێ هەر لەم ڕۆژانەیە لە جریانێ مەترازاتەیە بڕێکی زۆر نمایشی ڕیاکاران نادرێ عەزاداریە کرێت شەمخانی و کۆڵێک لەو کاربەدەستانی ئەمنیەتی کە لە ئابادان و لە ئەهواز و لە بەگەشتی لە وستانی خوزستان سەرمایە گوزاری کەلانیان کردووە دێن بە سنگی خۆیان ئادەن بە نیشانەی هاودەردی و اعتراض بەڵامەوە تەنیا ڕیاکاریەکی درۆینەیە کە حتمما خەڵکی ئابادان و خوزستان و کۆمەڵانی خەڵکی ئێران چیتر فریوی ئەو لە ڕیاکاریانە ناخۆن. ئەوەی کە گرنگە ئێستا خواستەکان ئەبێ معلوم بێ ئازادی ئەو زیندانیانەی کە زیندانیانی سیاسی کە بەتایبەتەوانەی کە لە ماخرانەیە لە ئابادان و هەوازگیراون محاکمەکردنی ئەوانەی کە خاوەن و هۆکارن بۆ ڕووخانی ئەو مترۆپۆل ئەو بینایەکە قوربانی درادانی خەسارێکی جوبرانی خەساراتێک بە ماڵەی قوربانیان ئەوانە ببێتە خواستهای عمومی اعتراضات و ناڕەزایەتیەکان و خەڵک ئەمانە ئەگە خواستەکان معلوم بێت داخوازیەکان معلوم بێت خەڵک زیاتر لە دەوری یەکەوە بێتەوە متشەکلترە بێت و ئەمە ئێمە لە جەرایانی تووڕەبوون و ناڕەزایەتەکانی قیامهای پێشوش ئەزملاوەی کە لە 16 گەلاوێش شوانەی سێقادر بۆ شێوە فەجیعە ترۆرکرا کۆمەڵە هەڵوێستی وەرگرت خەڵک تووڕە بوون ناڕازی بوون زۆر ڕێکخراوی سیاسی پێیان وا بوو کە ئەمە هەنگاوێکە بۆ ئەوەی کە کۆماری ئیسلامی بڕۆخێ بەڵام کۆمەڵە فەورەن لەو کاتەیە ژێرانە و تێبێ خواستەکانمان معلوم بکەین لە دەوری خواستانە حرەکەتێکی مشتەرەک بکەین کەەوە بۆی کە هەموو خەڵکی کوردستان لە ڕۆژێکە یەک پارچە مانی گرت کۆمەڵە وە حیزبی کۆمونیست ئێران لەم سەروبەندە هەڵوێستی مشەخەسیەوە خواستەکان معلوم بکەین ئاعترازاتەکان ڕێک بخەین و داواش لە عمومی خەڵکی ئێران بکەن کە پشتیوانی لەو ناڕزایەتیە بکەوە بێتە خواستێکی گشتگیر لە ئاستی سەراسەریە و ئەمە هەنگاوێکی ئەرێنیە یا هەرنگاوێکی مثبەتە بۆ کارە ئەسلەکانمان بۆ داهاتوو کە ئەویش ڕووخانی کۆماری ئیسلامی لە ئێران. هاوڕەکانی ناڕزایەتەکان درێژەی هەیە ئاعترازاتەکان هەروە بەردەوامە لە ئابادان جگەلەوەش کۆماری ئیسلامی هەروە کاگاداریت بڕێکی زۆر لە فعالینی سنفی معلمین و کرێکاری لە زیندان هێشتوەتەوە فەزایەک لە سەرکوب و لە خەفەقانی لە ئێران دروست کردووە کە چکۆلەترین داخوازی سنفی و بەرحەقی کرێکاران و زەحمەتکێشان و مامۆستایان و پەرستاران و بازنشستەکان و تەوای ئەوانە یەک جوابی هەیە سەرکوت زیندان تهدیدی بنەماڵەکانیان و ئەمانە جوابی ئەوەیە ئەلم ڕۆژانە چەندانە معلیمی لە جەرانی یانزەی وردی هێشتا چەندین مامۆستای گیراون و ڕەوانەی بەندیخانە کراون و هێشتا چارە نووسیان نادیارە لەوانە ئەسکەندەری لوتفی شابان محەممەدی و
چەند کەسێکی تر لە حاڵەوانە کە بەتایبەت ئەسکەندەر کە ئێستا لە مانگرتنی غەزا ئەو دوو مانگرتنی وشکایە ئەو دوو فعالی سنفی معلیمانە فەڕەنسەویەکان کە ئەوانیش هاتنە ئێران و دوای ڕەزای شەهابی و ملاقاتی ئەوان بەبوونی ئەوانەوە هەم ئەوانیان گرتووەم تەدارێکی زۆر لە هەر حاڵ وتمزانم بە باسێکی شتەوان بکەین لە دوایین هەواڵەکان دوایین ئامارەکان لەوان چییە خەریە خەبەرێکت هەبێت لە ڕاستیدا ئەوەی کە لە ئێمە هەر ئشارەیەکەینەوەی کە کۆماری ئیسلامی کاری هەر سەرکوتەوە جۆز سەرکوتکردنی هەر دەنگێکە بەرزە بێتەوە بۆ مافی خۆی مافەڕەواکانی خۆی سەرکوتیەکەوە شەکێک نییە معلمانی ژێمە بینیمانە کە هەمومان بەباشی ئەزانین کە لە توولی 2 ساڵی ڕابردووە چەنێ بەباشی چوونە سەبەرەوە ئێعترازاتیان چ لە سەتحی خیابانە چ لە مانگرتنیان کە نەچوونە سەر کلاسەکانی ئێعترازاتێکی زۆر سەراسەری بووە یانێ مۆنستەجێم بووە سازمانی یافتە بووە و ڕەنگدانەوەیەکی زۆر باشی بووە معلمە بۆیە ئێعترازاتێکی هەمویان مۆسالێمەتامیز بووە ئەوەی نەبووە کە بێژی منجەر بە شلۆقیەک یا شتێک بووە ئێعترازاتێکی مۆسالێمەتامیز بووە بە سازمان یافتە بووەوە لە ڕۆژی ئەوەڵی چاخواستەکانی معلمان دیاریکرا و ڕۆشن بووە بەڵام خاستەکانیان تەنیا مختص بە خواستی سنفی معلمان نییە بەڵکو خواستی هەموو خەڵکی هەژار و فەقیرە و خواستی هەموو ئەوانە لەبەرداگرێ تا ئیمساڵ کە لە جریانی ڕۆژی معلم و یەکیمە لە شارە جۆراجۆرەکانی ئێران زۆربەی معلمانێکی دەستگیر کرد لە کوردستان ئایمە بینیمان کە مەسعودێنێک خا شعبانی محەممەدی ئیسکەندەری لوتفیچیان بازداشت کردووە هەروە کە هاوڕێیاکوتی لە دەی خوردادا دەی ئەم مانگا ئیسکەندەری لوتفی دەسیداوە بە ئێتیسابی غەزای وەشک و معلمانێکی زۆر داوایان کرد کە ئەو ئێتیسابە بشکێنێ بەڵام نەیشکاند و نزیک بە 30 معلم تا ئێستا کە ڕۆژ بە ڕۆژ زیاترە بێ وا دیارە کە زیاترە بێ بە تعدادی معلمەکان بەڵام 30 دانە معلم لە هاودەردی و هامبەستگی تەک ئیسکەندەری لوتفی دەستیانداوە بە ئێعتیسابی غەزا ئەوەیش کە ئەو دوو فعالی معلمانە کە سندیکایەکی عزوی سندیکایەکی فەرانسەویە ژنەکە کە ناوی شکۆلەکەی نازان بەڵام کۆهلێر عزوێکی بەرجەستە و زۆر فعالی معلمانی فەرانسەس و یا دوێکە بوو یا ئێمڕۆ بڵاو بووە احتماڵەن دوێکە بێت کە ئاموزشی بینەوەمێلەر شەخسان نامێ نووسێ بۆ شەخصی خامنەی و داوای ئازادی کردووە بۆ معلمانەوە هەموو معلمانی ئێران کە بازداشت کراون ئەوەی داوای کردووە کە حەقی تەشەکوریان هەیە حەقی ئەوەیان هەیە کە مافەکانی خۆیان بە دەنگێکی بەرز بێەوەی کە بترسندەوەی کە بەرچەسپێکی ئەمنیەتیان لێدەن داوای مافەکانی خۆیان بکەن و حەقی داوە کە معلمانە بێ بتوانن تەشەکولی ئازادیان بێ بەڵام خۆب ئەوەی کە ئەو فیلمە کە دروستیان کردووە بۆ هاوڕەکانی ئەگەر ئیجازە بدەیت کلیپێک ببینین دێنەوە بڵێ باش بینەر کلیپێک ببینین دێنەوە وڵاتان
بر کدام جنازه زار میزند این ساز؟ بر جنازه کدام مرده پنهان میگرید این ساز بی زمان؟ در کدام غار بر کدام تاریخ میموید این سیم و پنجه نادان؟ بگذار برخیزد مردم بی لبخند، بگذار برخیزد. زاری در باغچه بس تلخ است، زاری بر چشمه صافی، زاری بر لقاح شکوفه بس تلخ است. زاری بر شراع بلند نسیم، زاری بر سپیدار سبز بالا بس تلخ است. بر برکه لاجوردین ماهی و باد چه می کند این مدیح گوی تباهی؟ مطرب گورخانه به شهر اندر چه می کند زیر دریچه های بیگناهی؟ بگذار برخیزد مردم بی لبخند، بگذار برخیزد. زۆر باشە بینەرانی خۆشەویست ببورن یەک چەند سانیەیەک کێشەی فنیمان بۆ پێشات. هاوڕێکانی بینەرێکمان بە ناوی فریا لە بۆکانەوە پەیامێکی بۆ ناردوین، ئەوەی نووسیوە من دەقی پەیامەکەی خوێنمەوە. نووسێتی سڵاوتان لێبێ و دەستان خۆش بێ بۆ بەرنامەکان. کاگاکە کۆماری ئیسلامی بە ئاخرین ڕۆژەکانی خۆی گەیشتووە. خەڵکی ئێران و کوردستان لە بەهانەیەک دەگەڕێن کە دەست بکەن بە ئاعترازات و ئاعتساب بۆ ڕووخاندنی و بەڵام تەنیا هێزێک کە ئاسۆی ئینقلاب پیشان خەڵک دەدا هێزە چەپ و سوسیالیستی و لە بەرابەردا هێزە ناسیۆنالیستەکان لە کوردستان و ئێران خەڵک لە ئینقلاب دەترسێنن و خەریکی سازش دەکەن لەگەڵ کۆماری ئیسلامی. بینەرێکی خۆشەویستمان لە شاری بۆکان بە ناوی کاکفریا ئەم پەیامەی نردووە. هاوڕەکانی باس لەوە کرد کە نامەیەکی ئاعترازی هاتووە، ئەڵبەت بینەرێکیشمان لێرە پەیامێکی نردووە، ئەڵێ ئەو نامە کێ نردوێتی و ڕوو لە چ نەهاتێکە. ئەگەر بمەوێت بە کورتی، چونکە من ناتوانم بەڕاستی دەقی نامەکە بنێرم، بەڵام یا بیخوێنمەوە لێرە. دێوید ئێدواردس ڕئیسی ئاموزشی بین الملل کە نزیک 32 ملیۆن ئەندامی هەیە لەم لە تقریبا 178 وڵاتی دنیا، لەوانەش ئێران ئەندامیان هەیە. ئەمە نامەیەکی ئاڕاستی شخصی کە نامەیەکی کراوەی نردووە بۆ شخصی خامنەی و داوای لێکردووە کە دەست بەجێ و هەڵسوڕاوانی سنفی معلمین کە لەم ئاخرانەیەوە بەتایبەت دوودانە فەڕەنسەوی کە هاوڕەکانی ناوی بێت خانمێک و ناوی کۆهلێر و پارتنێرەکەی ڕفیقەکەی کە هاتوون بۆ سەردانێک بۆ ئێران بە ناوی توریستەوە، بەڵام خۆیان هەڵسوڕاوی
ناسراوی بواری مامۆستایانن لە ئاسی دنیا و ئەندامی سەرەکی ئەو نەهادە بینالمللیان بە ناوی نەهادی بارهێنانی بینالملل کەوتم 32 ملیۆن ئەندامی هەیە و لە 178 وڵاتی دنیا عوزوی هەیە خۆیان ئەندامی سەرەکی بەشێک لەو ڕێکخراوە جیهانیان. کاتبووم بۆ ئێران لە سەرەتا لە تاران چاویان بە ڕەزای شەهابیەکەوێ دیدارێکی لەگەڵ دروستەکەن کە پێشتر لە سەفەرێکی ڕەزای شەهابی بۆ فەڕەنسا یەکترینیان دی بوو یەکتریان ناسی و لە زمنیشە چەندانە لە مامۆستایان و هەڵسوڕاوانی سنفی بواری مامۆستایان بانکێش دەکەن چاوپێکەوتنێکیان پێکەوە بێت و قسە و باسێک بکەن لەسەر هەر شتێک لە هەرحاڵ بۆ خۆیان لە کۆبوونەوەیەک. بەڵام دواتر ئەمانە لەلایەن نەهادهای ئەمنیەتی گیران ئەم بەڕێزە بە ناوی وتم ئێدواردس کە پەیامی نردووە و دەرخاستی ئەوەی کردووە کە حەقی تەشەکل بۆ ڕەسمی بناسن مامۆستایان داخوازی بەرحەقی خۆیانیان هەیە ئەمانە عزوی ئەنجومەنی بینالمللی ئەو ڕێکخراوەیان و لە زمنیشا داوای ئازادکردنی ڕەسوڵی بوداغی و اسماعیلی عەبدی شەکات کە ئەو مەحکومە تا ساڵی 2031 لە زیندانا بێ داوای دەست بەجێ ئازادکردنی ئەمانەی کردووە و پاشان شەعبانی محەممەدی و ئەسکەندەری لوتفی و توای و دەگیرکراوانەی کە لەم 11 ئوردیبێهشت بۆ لاوەگیراون داخوازی ئازادکردنی ئەوانەی کردووە لە شەخصی خودی خامنەی. چەندێک ئەمەم داخوازە جواب بگرێت معلومە بۆ ئێمە و بۆ هەموو ئەو کەسانی کە شناختی کافیمان لە نەهادهای ئەمنیەتی و کۆماری ئیسلامی و سیاسەتەکانی کۆماری ئیسلامی بە نسبەت بەرخورد بمنەوە هەڵسوڕاوانە هەیە کە ئەم نامانە لەوانەیە دارحاڵ لە ئاسی بینالمللیە ئەوان پێیان وابێت جواب وەرەگرێ بەڵام ئەوەی کە زیاتر فشارێنێت بەسەر کۆماری ئیسلامی درێژەی ئەو ناڕەزایەتیانەی هاوسنفیەکانی ئەم مامۆستایانن کە داوای ئازادی دەستبەجێ ئەوانەکەن ئەوانەی کە هەر ئێستا بۆ پشتیوانی لە ئەسکەندەری لوتفی ئەوانش خۆیان مانیان گرتووە مانگرتنی وشیان ئالام کردووە ئەو هەمبەستگی و پشتیوانی جەماوەریە ناوخۆیەیە کاتوانێت فشارێکی مزاحف بێنێت بۆ شخصی خامنەی و بۆ باقی نەهادهای ئەمنیەتی لە ئێران و نقطە ئومیدا بۆی کە ئەو هەڵسوڕاوانی دەست بەسەر کراو لە زیندانە ئازاد کرێت. هەڕەکانی کاتمان زۆر نەماوە هاوڕان ماڵن حدودەن 4 دقەیەک وەختمان ماوە تۆ چیت هەیە لەم بوارەیە؟ من ویست باس لە شتێ بکەیت با بیرت بێنمەوە ئەو سێناریویانی کە کۆماری ئیسلامی هەر بە نسبەت ئەمەوە مەسەلەوە دروستیان کردووە بۆ سناریانی کە یانەوێت پەروەندەکانی ئەم هەڵسوڕاوانە ئەمنیەتی بکاتەوانێت ئەوانەی کە بە شێوەیەک هەر فعالێکی سنفی و مامۆستایان کە بە شێوەیەک بە حیزبێکی نەیاری خۆیان وە لەوانە کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران بۆ تەسلەکەن بۆی پەروەندەی ئەمنیەتیان بۆ دروستکەن هەرچەند کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران پێشتر لە ئیتلاعیەیەکە ئەم سێناریۆی بە درۆ خستەوە جارێکی تر و تەکزیبی کرد کە ئەمانە پەیوەندی تەشکیلاتیان لەگەڵ کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران هەبێت بەڵام بۆی کە ئەمان زیاتر دەست بەسەر کاتم لە ئاستی بینالمللە ئەمانە بڵێت کە ئەمانە سەر بە حیزبێکی نەیار و مسلحی سەر بە دژی کۆماری ئیسلامین بۆ بێتە بەهانەیەک بۆ دەست بەسەرکردن و عەزیەت و ئازاری زیاتری مامۆستایانە ویستم باس لەوە بکەی کە چەند کلیپێکمان بینی. هەوڕاکۆزانی ئەو خەڵکی ئێران زۆر بە باشی ئەزانن کە ئەمانە فقط سناریۆیەکی بەڕاستی وەکوەوەی کە بۆ هەفتەپە بەکاریان برد سناریۆیەکی سوختەس 2 دقیقەمان ماوە سناریۆیەکی سوختەس لە توولی ئەم هەموو ساڵێکە بۆ ئێمە بە باشی ئەزانین کە لە هەفتەپە ئیسماعیلی بەخشییان چۆن واداریان کرد بە اعترافی ئیجباری و ناوی ئەویشیانە یا بە سناریۆیەکی سوختە ئەمە شتێکە کە ڕژیم نازانم بە چه ڕوویە دەتوانێت ئەو ئتهاماتە با بە ئەویش فعالینێکی خۆشناو کە لە ناو خەڵکا زۆر خۆشناون و ساڵهای ساڵێکە فعالیەتەکەن بتوانێت بەرچەسپایەکی ئەمنیەتی ئاوا بخا لە پاڵیان و بێژێ ئەمانە مەسان گرایشیان بەرەو
ئیسا فڵان حیزب ئیسا ئێمە بێژین تشکیلاتی ئێمە ئەوە بۆ هەموو کەس لە تووری ئەم 43 ساڵە جمهوری ئیسلامی وە تەرفەندەکانی دەرکەفتووەوە پێم وانە بێ هیچ کەس بێت کە ئەو مەگەر هەر خۆیان کڵاوخەنە سەر خۆیانەوە شتانە باوەڕکەن خەڵک ئەرگیز ئەو شتانە باوە ناکە. باش چەند بینەرمان پەیامیان نردووە دەستخۆشیان کردووە کە هاوڕەکانی لەم بەرنامە شرکەتی کردووە و هاوڕەکانیش قەولی داوە کە لەمە بەدووە وەک پێشکەشکار هەردووکمان پێکەوە هاوبەش ئەم بەرنامە بەرینە پێش تاو جێگەی کە بتوانین لەهەر حاڵ زۆر سپاسی هاوڕەکانیەکەین تعدادێک پەیامان بۆ هاتووە شەوگار لە کەڵاتەردان لە سەقەس سێ پەیامان بۆ هاتووە دانەیەک بە ناوی کاڵێ خۆی ناساندووە لە بانا فریا و ڕێباز بینەری هەمیشەگی بەرنامەکەمان لە بۆکان کەوتم کاکفریا پەیامی نردبوو ئەو ئیبرازی نەزەرێکی کردبوو تعدادێک پەیامی ئاوا هاوشێوەمان بۆ هاتووە ئیبرازی لوتفیان کردووە دەستخۆشیان لە بەرنامەکە کردووە یەک تۆز کێشەی فەنیمان هەبوو داوای لێبوردنتان لێ یەکەین هێوادارین بۆ بەرنامەهای داهاتوو ئەم کێشە چارەسەر کرێت تا بەرنامەی داهاتوو جمعەی ئایندە و بەرنامەیەکی تری ڕاوێژ بژین بە شادی بژین بە شادی تا ڕاوێژێکی دیکە و جمعەیەکی دیکە.